في حالة من التوازن جيدة جدا. لا یاریێکی دواخراوی هەفتەی 22 خولی ئەستێرەکانی عێراق لە شاری بەغداد و لەسەر یاریگای شەعب نەورۆز بووە میوانی تەڵەبە. ليس الملعب من فريق نوروز. كابتن احمد الشوط الاول هل نشاهد هەرزوو لە خولەکی سێ ناوبژوان لێدانێکی سزای بۆ تەڵەبە ئەژمار کرد. کەڕار محەممەد با سەرکەوتوی جێبەجێ کرد و خاوەن ماڵی با گۆڵ یەکەم پێشخست. هذا كرار يتقدم ومواجهة لتشومان وكرار المختار يأخذ بنفسه القرار. لاحظ هنا تقدم كرار وضعها بأريحية. المثالي ئەمە یەکەم وەڵامی نەورۆز بوو. مەترسی ڕاستەقینەش بوو لەسەر گۆڵەکەی دلۆڤان مەهدی گۆڵپارێزی تەڵەبە. لەم دەرفەتەش نەورۆز نزیک بوو لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە. تۆپ ڕێگای گۆڵی نەگرت. لە دوا خولەکانی نیوە یەکەم ئیبراهیم تۆمیوا دەرفەتێکی تەواو ئاسانی لەدەستدا. لا نیوەی دووەم نەورۆز بە پەرۆژ بوو بۆ تۆمارکردنی گۆڵ یەکسانی. چەند دەرفەتێکی بۆ ڕەخسە تا بە گۆڵ بگات وەک پێوی سوودی لێ وەرنەگرتن. لا بەرامبەردانی هاد محەممەد دەرفەتێکی تەواو ئاسانی لەدەستدا بۆ تەڵەبە. ئەم هێرشەی شین پۆشەکانی بەغداد دووبارە مەترسی بوو لەسەر گۆڵی نەورۆز. یاریەکە بەهۆی کوژانەوەی ڕووناکەرەوە یاریگا 20 خولەک وەستا. نەورۆز دەرفەتی گۆڵ یەکسانی لە پێش بوو. تۆمیوا سوودی لێ نەبینی. يلعب الكرة ممتازة في العمق إلى توميوا. لا بەرامبەردا تەڵەبەش دەرفەتی گۆڵی دووەم و یەکلاکردنەوە یاریەکەی هەبوو بە ئاسانی لە دەستیدان. دلۆڤان مەهدی گۆڵپارێز کاپتنە کوردەکە یانەی تەڵەبە بووە بربەز لە بەردەم سەرجەم هێرشەکانی نەورۆز. هەر بۆ یاریەکە بە سەرکەوتنی تەڵەبە کۆتایی هات. بەم شێوە نەورۆز با 48 خاڵەکەی لە خانەی حوتەمی ڕیزبەندی مایەوە. تەڵەبەش خاڵەکانی گەیاندە 45 خاڵ و هەڵکشایە خانەی هەشتەم. حكم المباراة سيد محمد كامل ينهي أحداث المباراة بفوز الطلبة على نوروز بهدف مقابل لا شيء.